گفتوگوێم پرس و باس بابەتاناکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سانا کەمال پارێزەری ڕاوێژکار مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس زۆر بەخێر بێ. دکتۆر دوای جەنگی ئێران ئەمریکا سەروەری زۆر وڵات پێشێل دەکرێت، بەڵام هەموو ئەم وڵاتانەی کە سەروەری یەکتر پێشێل دەکەن بیانووی یاسایی و دەستوری بۆ خۆیان دەدۆزنەوە. بنەما یاساییە نێودەوڵەتیەکان چی دەڵێن لەمڕۆوە؟ جارێ سەبارەت سەرەتا ئێمە کە باسی یاسای نێودەوڵەتیەکەین ئەساساً قەزمان لە چییە؟ یاسای نێودەوڵەتی چەند سەرچاوەیەکی هەیە. ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیانی کە ئەکرێ لە بینی دوو وڵاتە بۆ نمونە لە نێوان عێراق و ئەمریکا، لە نێوان عێراق و سعودیە، ئەمە بەشێکە بێ لە یاسای نێودەوڵەتی. ئەو بڕیارانی کە لە دادگا نێودەوڵەتیەکانەوە دەرەچێ ئەبێ بە سەوابقی قەزایی، ئەبێ بە پێشینەی دادوەری و ئەبێ بە بەشێک لە یاسای نێودەوڵەتی. هەروەها عرفی نێودەوڵەتیمان هەیە کە ئێستا لیژنەی نووسینەوەی یاسای نێودەوڵەتی خەریکی نووسینەوەیەتی لە عرفەوە بیکا بە نووسراوێک، ئەوەش بەشێکە لە یاسا نێودەوڵەتیەکان. گرنگترین شت کاکڕانکۆ کە ئێمە بۆی ئەگەڕینەوە لە بابەتی ئایا یاسای نێودەوڵەتی لەم شەڕە پێشێل کراوە یانە میساقی نەتەوەیە گرتوەکانە. ئەو میساقا بەڕوونی ئاشکرای کردووە ئەڵێ نابێ بە هیچ شێوازی هەڕەشە لەلایەن دەوڵەتێکەوە لەسەر دەوڵەتێکی تر بکرێ و ناشبێ هێرشی سەربازی لەلایەن دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر بکرێت. بەڵام لە هەمان میساقا ڕێی پێیاوە لە مادەی پەنجاویەکە پێی ئەڵێ ئەگەر هاتوو هێرش کرایە سەر ئەی دەوڵەت لەلایەن ئەرزێکی دیاری کراوە مافی خۆتە کە هێرش بکەیتەوە سەر و خاکە. بەڵام ئەمە سێ مەرجی هەیە، ئەبێ هێرشەکە کرابێتە سەر، هێرشێکی ئەگەری نەبێ، بەس هەڕەشە نەبێ، بێ فعلەن هێرشێک کرابێتە سەرە. وەکۆی کە سعودیاڵێ ئەڵێ من لە خاکی عێراقەوە هێرش کراوەتە سەرم. خاڵی دوو ئەڵێ ئەبێت کە هێرشەکە کرایە سەر لەو بوقعە جوغرافیە دیاری کراوە بێ و ئەبێ کە تۆ خاڵی سێهەم کە تۆ ڕەدی هجوومەکەی خۆت کردەوە، کە تۆ دیفاع لە خۆت کرد، ئەبێ بە هەمان ڕادەی زەرەر بگەینی بۆ وڵاتی کە هێرشەکەی بۆ کردووی. یعنی ئایا بۆ نمونە ئەگەر ئەم شتە سەلمێنرا کە وتیان لژنەیەکی لێکۆڵینەوە لەو بارەیەوە دروست دەکەین، ئەگەر سەلمێنرا فعلەن لە خاکی عێراقەوە هجووم کراوەتە سەر سعودیە، ئایا ئەو هێرشانەی کە سعودیە لەگەڵ ئەمریکا کردیە سەر خاکی عێراق بە هەمان ڕادەی زەرەر بوو، بە هەمان شێواز بوو، لە هەمان مووقعی جوغرافیەوە بوو کە هێرشەکان بۆ سعودیە دەرچوو؟ ئەمەیان بابەتێکا بێتە جێی لێکۆڵینەوە. واتە سعودیە لەگەڵ ئەمریکاشا ئەکرێ بەڵێ یاسا نێودەوڵەتیەکانی پێشێڵ کردبێ ئەگەر دەرچوو ئەو هێرشەکەی کە کردوێتە سەر عێراق زۆر قەبارە و حەجمی زیاترە لەو هێرشەی کە لە عێراقەوە کرایە سەر سعودیە. ئەمە یەک. دووش هەروەها ئەکرێ محاسبە بکرێ بە تایبەتی ئەمریکا لەبەر ئەوەی کە عێراق و ئەمریکا ڕێکەوتنامەی نێودەوڵەتی لە نێوانیانە هەیە. کێ محاسبەیان بکە؟ باشە کەزەی ئەمریکا محاسبە بکە؟ ئێمە لە باسی حاڵەتی نەسی یاساکانت بۆکەم. ئێمە بە پێی یاسای نێودەوڵەتی طبعاً ئەنجومەنی ئاسایشمان هەیە لە نەتەوەی گرتوەکان. کەس گوێ لەم یاسایە ناگرێ؟ بەداخەوە ئەگەر پێشێل کرا کەس گوێی لێگرێ؟ لە کاتی ئیستاوای لێ هاتوو ئێمە هێزی یاسامان نییە یاسای هێز حکوممانەکە. هێزی یاسا بوونی نەماوە، یاسای هێز کێ بەهێزترە کێ بەقۆترە ئەوە حکمی ساحەکەکە ئەوە یاساکان داڕێژێتەوە. بەڵام خۆی لە ئەسڵا کە عێراق ئەو هێرشانەی کرد بەرامبەر بە کوێت، عێراق چۆن وەستا لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە بڕیارە نێودەوڵەتیەکان لە ڕێگەی یاسای نێودەوڵەتیەوە عێراقیان وەستان. نەک بەس ئەوە دوایە پابەندیشیان کرد چەندین میلیارد دۆلار قەرەبوو بن. یعنی ئەمە بوونی هەیە، شتێک نییە بوونی نەبێ. هەروەها مەوزوعی ئۆکرانیا، ئایا ئاگادارن ئێوە ئێستا لە ئۆکرانیا لژنە دروست کراوە بۆی کە ئەو زەرەر و زیانانی کە هەیە خەمڵاندنی بۆ بکرێ و ببرێتە بەردەمی ئەنجومەنی ئاسایش؟ باشە هەنێ بابەتی تر لە ئێران لە ساڵ 1979 ها بابەتی هەنێ ئەمریکیمان هەبوو کە دەستیان بەسەراگیرا لە ناو خاکی ئێرانە، ئێخۆەوە دوایە ئەمریکا داوای قەرەبووی لە ئێران کردەوە هەر لەسەر ئەساسی ئەم یاسا نێودەوڵەتیانە. یعنی هەمانە ئێمە چەندین حاڵەتمان هەیە یاسای نێودەوڵەتی جێی خۆی کردوتەوە. بەڵام بەداخەوە لە کاتی ئیستا وڵاتان بە شێوازێکی گشتی زۆر بێ هیوابوون لە یاسای نێودەوڵەتی. بۆچی؟ چونکە ئەمریکا جاران کە شتێکیە کرد پێشەوەی کە ئەم نازام ناوی بنێم چی ئەم تەسەڕوفاتە ترەمپیانە ببینین پێش ئەمە بزەبت پێش ئەم ترەمپیزمە ئێمە کە شتێکە کرا لەلایەن ئەمریکاوە هەوڵی ئەیە پەردەپۆشیکا لە ڕووی یاسایی نێودەوڵەتیەوە. بەڵام ئیستا گوێی نایەتێ. بەڵێ ئیستا هیچ بە هیچ شێوازێک گوێی نایەتێ. ئیستا تەنانەت ناڕواتە بەر دەمی ئەنجومەنی ئاسایش. یعنی من با بەسیطترین نمونە
سەرەکەت بۆ بێنمەوە پێش لێدانی عێراق چیان کرد ئەمریکا چی کرد پێشەوەی کە لە عێراق با چۆ بەردەمی ئەنجومەنی ئاسایش ڕاستە ڤیتۆ بەکارهێنرا و ئەنجومەنی ئاسایش ڕازی نەبوو بەڵام هەر هەوڵێکی یا پەردەیەکی یاسایی بۆ ئەو هێرشەی سەر عێراق دروست بکە بەڵام بەداخۆ بۆ ئەم هێرشانێکە کردی سەر ئێران بە هیچ شێوازێک بیری لەوە نەکردەوە ئەویش بۆی چیەوە بوو بۆی ئەوە بوو کە ئیسرائیل قەناعەتی بە ئەمریکا کرد کە بە شێوازێکی خێرا ئەم هێرشانە بکەن و ئەوان ئەیبەنەوە و ڕژێم ئەڕوخێ و نەڕژێم ڕوخانە هیچ شتێکی تر حەزەکەم یەک شتی ترە پێ بڵێن بەداخۆ ئێمە ئیستا لەم کاتا کە ئەم هەموو زەرەر و زیانەمان بەرکەوتووە ئێمە لە بەردەمی جەنگانین لەبەروی کە نە ئەمریکا جەنگی ڕاگەیاندووە نە ئیسرائیل جەنگی ڕاگەیاندووە نە ئێران جەنگی ڕاگەیانوە جەنگ بابەتێکە بە شێوازێکی جیا ئەمریکا مامەڵی لەگەڵاکە ئەمەی کە ئیستا ئەمریکا ئەیکا پێی ئەوترێ کاروباری چەکداری ئەعمال مسلحە بە پێیاسە بەڵێ کۆمەڵی ئۆپەراسیۆنی تایبەتە ئیستا لە کاتی ئیستا ئەمریکا دانیشتووە ئەیکا لەم ناوچەیە و بەپێی ئەو ئۆپەراسیۆنانە بۆیە لە 48 سەعاتە ئاگاداری کۆنگرێسی بکردایەتەوە ئەو بۆ ئاگاداری کردەوە دوایە لە 6 ڕۆژ ئەبواە کۆتایی بهێنایە بۆ ئۆپەراسیۆنە خەلەل کەوتە مودەکە و ئەوە زۆر شیکاری بۆ کرا و زۆریش باسمان کردەوە کەواتە هەتا ئیستا تۆ بەم هەموو زەرەر و زیانەشی کە لە ناوچەکە هەیە بەم هەموو حاڵەتەشەوە تۆ لە بەردەمی جەنگانی جارێت ئەمانەی کە ئەکری هەمووی کۆمەڵێک ئۆپەراسیۆنی سەربازیە ئەکرێ جارێ ئەگەر جەنگەکە ڕوو بە خوا ڕەحمان پێ بکە ئەمە خاڵیەک خاڵێکی تر بوو بوورە قسەشەکەی چییە خۆی رووسیا شتا ئێستا رووسیا هەر بە جەنگەکەی خۆی دەڵێ ئۆپەراسیۆنی یایناوینە بۆ ئۆپەراسیۆن باشە جەنگی رووسیا و ئوکراینی ژەرناوی ئۆپەراسیۆن بۆچی ئەم ناوانەی لێنێن پێناڵێن ڕەحمەتە لێبێ بەس بۆچی ئەم ناوانەی لێنێن ئەگەر جەنگ بێ یاساکانی جیاوازترە قورسترە ترامپ ناتوانێت خۆی هەنێ بڕیار بدا بەڵام ئەگەر ئۆپەراسیۆنی سەربازی بێ شتێکمان هەیە پێوترێ یاسای دەسەڵاتەکان یعنی پاوەر ریزۆلیوشنە لە ئەمریکا بەپێی ئەو یاسایە ترامپ مافی ئەوەی هەیە هەنێ ئۆپەراسیۆنی چەکداری لە هەنێ ناوچاپ بکە لەبەر ئەوە پێی ناڵێن جەنگ لەبەری کە لە کاتی جەنگات و موافقەتی کۆنگرێستەوێ هەنێ بابەتی ترتەوێ هەنێ ڕێکاری ڕۆتینی ترتەوێ ئەمە خاڵێکی ترخوا کاکرانکۆ کە زۆر گرنگە لەم بابەتە تەرکیز بکرێتە سەری بابەتی ئەو هێرشانەیە کە لەلایەن عێراقەوە کرایە سەر خاکی هەرێمی کوردستان کە هەتا ئیستەش هەنێک لە هێرشەکان بەداخەوە هەر لە عێراقەوە ئەخرێتە سەر خاکی هەرێمی کوردستان لەلایەن میلیشیاکانەوە پرسیار ینی ئایا هەرێمی کوردستان دەتوانێت هیچ بکە وەکو هەرێمێکی ینی دەستوری باشە وەکو هەرێمی خۆی بە تاقی تەنیا ئەم درۆنانەمان بۆیە بالضبط ئێمە طبعاً خۆی وەکو هەرێمێ بە تاقی تەنیا بۆی نییە مافی ئەوەی نییە وەکو قواری هەرێمی کوردستان بچێتە بەردەمی دادگانێ و دەوڵەتەکان سکاڵا بکە لەبەری کە دادگانێ و دەوڵەتەکان چ ICG چ ICC واتە دادگای تاوانە نێو دەوڵەتەکان و دادگای دادی نێو دەوڵەتی هەردووکی قبوڵی ئەو سکاڵایانەیەکە کە لەلایەن قوارە و دەوڵەتە فەرمیەکانەوەیان نەک لەلایەن هەرێمەکانەوە هەرێمی کوردستان بەڵێ هەرێمی کوردستانە گەر بێ شتێکی وا بکات دوو ڕێگەی لەبەردەستایە یا ئەبێ لە ڕێگەی حکومەتی عێراقەوە ئەمە بکا بە دۆسەیەکی یاسایی لە ڕێگەی حکومەتی عێراقەوە فشار دروستکە حکومەتی عێراق ئەم بابەتەی بۆ یەکلاکاتەوە لە دادگانێ و دەوڵەتەکان بەرامبەر بە ئەو هێزە چەکدارانەی کە هەیە هەر لەسەر خاکی عێراق یاخود دەبێت لە ڕێگەی وەبەرهێنەرە نێو دەوڵەتەکان و کۆمپانیا نێو دەوڵەتەکانی بە تایبەت نەوتەوە کە زەرەر و زیانێکی زۆریان بەرکەو بەهۆی ئەم هێرشانەوە ئەوان نەتوانن بڕۆن سکاڵا بکەن لە دادگای نێو دەوڵەتی لەلاهای یعنی یەکێ لەم دوو ڕێگایی لەبەردەمایە کاکرانکۆ من یعنی بەڕاستی داخی یەک شتە خۆم بۆ ئەم حکومەتە و بۆ وڵاتەکە بە شێوازێکی گشتی تۆ تەوەقعکە هەرێمی کوردستان یعنی بەس بیهێنەرە بەر چاوی خۆت ئەگەر ئێمە شتێک بکەین لە عێراقا یەکسەرێکن بە کاتێکی فشار لەسەرمان چۆن هەرێمی کوردستان تا ئەم دقەیە هەوڵ نایەوە بابەتی هێرشەکانی سەر هەرێمی کوردستان بکەی بە دۆسیەیەکی یاسایی بیکەی بە کارتێکی فشار لەسەر حکومەتی عێراق چۆن هەوڵ نایەوە ئەو چۆن کارت بەرامبەر بەکارێنێ تۆش کارتی خۆ بەکاربێنی ئەزانێت توانێت داوای قەرەبوو بکاتەوە لە حکومەتی عێراق قەرەبووی ئەنفال وەڵە بجیان نەکردین ئێستا قەرەبووی و درۆنانەمانەکەن کە باشکران ئەزانی بۆ ئەویش ئیستا ئێمەش هەنێ شتەکەین بەداخەوە ئەوان یاسایەکانیان زۆر زیاتر لە ئێمە لە هەوڵان بۆ هەنێ بابەت ئێمەش کە هەنێ شتەکەین خۆ ئەوان نەزان کە نەتیجەی نابێ یا لە سنووری هەرێمی کوردستانە ناڕوا بەس ئەیکەن بە کارتی فشار لە کاتی دانستانەکانشی نابێ هەر بە دوای بچین بەڵێ طبعا ئەمە بێ بکرێ بەفعل وەکو دەڵێ ئێمە گیانیتین بە کێ بڵین وەکو دەڵێ قسەی کوردواری ئەڵێ بە دزەڵێن کێ دزەکەیە بەڵێ ئێمە دەزانین کێ هێرشەکانمان دەکاتە سەر بچین بۆ بڵین وەڵە تاوانبارەکەمان بۆ بدۆزەرەوە
ئەکرێت ئەمە هەر وەکو کارتێکی فشاریش بێ بەکاربێنێ لەسەر حکوومەتی عێراق لەم بێدەنگیە باشترە کاکرانکۆ کە یعنی تۆ هەر لە بینی خۆمانە دوو زەلام کە جارێک لێی دای دوو جار لێی دای سێ جار لێی دای بینی تۆ بێدەنگی هیچ کردارێکە نییە زۆر زیاتر لایەنەکان زیاتر ئەکا لەسەر وەک لە کەسێک کە ببینێت تۆ داوای مافی خۆتەکەی ئەگەر بە داواکردنیش بێ تۆ ئەم شتێککە ئیکەی دڵ نەک وەڵامدانەوەی چەکداری وەڵامدانەوەی یاسایی ئەمە بکرێ بە دۆسێ با من یەک نمونەی نەخێر بەس بایەک بابەتی زۆر بەسیتت پێ بڵێم لە گەرمەی هێرشەکانی کە ئەکرایە سەر ئیمارات ئەزانی ئیمارات بەشێک لە یاسایەکانی ئیماراتیان کرد چوون لە ڕێگەی زوومەوە بڕوا بکە لە هەرێمی کوردستان یاساییەک لە ئوردون لە ئەمان لە کۆ لە هەموو شوێنەیەکی یاساییەکیان هێنا بۆچی بۆ نووسینەوەی چی یەک بکلێتیاندانا یعنی یەک کۆمەڵێک ڕێنماییاندانا کە چۆن ئیمارات ئەتوانێت دوای تەواو هاتنی جەنگەکە بڕوا لە دادگای نێودەوڵەتی داوای قەرەبوو لەسەر ئێران بکە بڕوا بکە ئەوە ئێمە شتێکی واکەین لەوانەیە هەر گاڵتەمان لێبێ بڵین ئێمە لە کاتی جەنگین چۆن پێشیان وەرگردووە بردیانە وەزارەت لای خۆیان پێشیان وەرگرتووی سە خەریکی ئیشکردنن لەسەری یعنی بەڵێ ئێمەش ئەکرێ بە هەمان شێوە ئێستا دۆناڵد ترامپ بەدەر لە یاسا دەڵێ ئێران هێرش کاتە سەر کەشتێک لەو پارە بلۆکراوانی کە لە بەردەست ئەمریکادای لە وڵاتەکانی دیکەیە لەو پارەی قەرەبی و کەشتیان ناکەینەوە ئەوەش بۆ هەر بۆ زانیاری بەزەوەی و بەدەرە لە یاسا و شت وەکو دەڵێ کوردواریەر بە زۆری زۆرداری دۆناڵد ترامپ خۆی کرد هەر بۆ زانیاریت ئەو قسانەی ئەو یاسایانەی کە ئەو حساباتانەی کە بەسراوە کە هی ئێرانە ناتوانێت بە هیچ شێوازێ مامەڵی پێوە بکە ئەوەش بە پێی یاسایە کراوە لە ئەمریکا تەنانەت ئەوە چوارچێوەی یاسایی خۆی هەیە یعنی ئێمە کێشەکە لە چیایە ئەگەر ئێمە هەوڵ بین من زۆر لەگەڵ ئەوام ئەمە گلەی و پرتە و بۆڵێ ئەمەی تۆیڵی بیکەینیان چی نەتیجەی ئەبێت ئەگەر ئێمە بەڕاستی بمانەوێت نەتیجەیەکی زۆر باشی شێبێت لە یاسا نێودەوڵەتیەکانە تۆ کۆمپانیای نێودەوڵەتیت هەیە ئەتوانی لەگەڵ یادا بنیشی تێیگەێنی کە ئەو دەنە بگەێنێتە کۆمەلگای نێودەوڵەتی تۆ حکوومەتێکی عێراق هەیە دەوڵەتی عێراق بوەسێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر کۆمپانیاکە بەرژەوەندی خۆی لە کەدار بوو بێ بەڵێ ئەگەر بەرژەوەندەکانی لە ناو سنووری هەرێمی کوردستانە بێ ئەمە یەک دووش یەک بابەتی تر هەیە تۆ ئەگەر ئەم بابەتی ئەم هێرشە چەکداریانەی کە خراە سەر هەرێمی کوردستان زەرەری چەندێ لێای ئەگەر بەڵگەی بکەی ئەگەر تەوسیقی بکەی ئەگەر بیخەیتە سەر مێزی گفتوگۆ لەگەڵ عێراقا ئەو ناتوانێت بەو ڕادەیە هەنێ زەختی یاسایی تر بەرامبەر ئەنفالیان کردین ئەزانم ئەنفالیان کردین بەس ئێمە لە کاتی ئیستا عێراق خۆی بە پاشای یاسادانانێ هەت شتێک کە ئەکا لە ڕێی یاساوە نایکە لە ڕێگەی دادگاکانیەوە نایکە ئەو ناڵێت لە ڕێگەی ڕاگەیاندنەکانیەوە کە ئەم شتانێک کە هەرێمی کوردستان لە کاتی ئیستا ئەنجامی ئەدەن هەمووی شتی نایاسایی و نادەستوریە ناڵێ ئەو ڕێکەوتنانی کە هەرێمی کوردستان کردوێتی هەمووی نایاسایی و نادەستوریە واتە ئەو ئیستاڵێ من چیەکەم ئەڵێ من دەوڵەتێکم بە یاسا ئەڕۆم تۆ لە ڕێگەی یاساکەوە ئەتوانی بیت محاسبەی بکەیت ئەتوانی لە ڕێگەی یاساکەەوە پێی بڵێ بە یاسا دەگرێت دەیان سەیان کرۆ بەرامبەر باشە ئەی تۆ پێتوانیە ئەگەر بۆ خۆشی گوێ لە یاسانەگرێ ئێمە کاریگەریەکی زۆر باشێ بێ لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە ئایا ئەمە دەنگدانەوەیکی نابێت لە ناو کۆمەلگای نێودەوڵەتیە ئایا ئەوەی کە ئیستا عێراق بەڕاست و بەچەپ ئیستا چۆن نازانم بەڕێزە تا چه ڕادەیەک متابعی ئەو حاڵەتت کردووە کە تەنانەت لە ڕاگەیاندنەکانیانە تەنانەت لە دانیشتنەکان و لە گفتوگۆکانی ڕاگەیاندنیانە لە ناو دانیشتنە سیاسەکانی خۆشیانە زۆر هەرێمی کوردستان تۆمەتبارەکەن بە پێشێلکردنی دەستور و یاسا ئەی ئایا ئەمەی کە لەلایەن عێراقەوە کرا ئەم هێرشانە بۆ سەر خاکی هەرێمی کوردستان پێشێلکردنی دەستور و یاسانە بوو ئەی باشە سەروەری هەرێمی کوردستان لە ئەستۆی کیایە لە ئەستۆی حکوومەتی عێراقیانە بوو ئەی باشە حکوومەتی عێراقی نابێت چۆن باسی یاساکاڵێ من دەوڵەتێکم دامەزراوی یاساییم هەیە ئەم گروپانەی گوێ لە حکوومەت و یاسا و قانون دەگرن ئەمە پێویست ناکە داوای قەرەبوو لە گروپەکان بکەین و تۆ داوای قەرەبوو لە حکوومەتی عێراق دەکەیتەوە دوای حکوومەتی عێراق بێخی گروپە چەکدارەکان بگرێتەوە بەڵێ لە ڕووی یاساییەوە ئەبێ حکوومەتی گوێمانەوە بێ بڵێ ئەم گروپانە گوێ دەگرن یا گوێ ناگرن شەڕیەمە لەگەڵ حکوومەتێک لەگەڵ ئەو حکوومەتایە کە باسی یاسا و دەستورت بۆکە کە پەرلەمانەکەی کارایە کە ئەڵێ من هەموو شتێک بە یاساکەم کە ئەڵێ من دامەزراوی دادوەری خۆمم هەیە سپاس دەکەم دکتۆر کاتمانتەوە بەڕاستی پرسیارم زۆرە دکتۆر لەم ماوەدایەوە زۆر کاتان لەسەر مەسەلەی کورد بوون و دیبێتیشان ئەنجامدا لەسەر مەسەلەیەوە ئەمڕۆژ بەجلی کوردیەوە توی دەستخۆشی دێکەم بە هیوایەوەی کە هەموو کەستانی بەجلی کوردیەوە و ئەوە هەم بەرنامە بکەم بۆ خۆشمان بە هیوایەوەی لایندەدا بتوانین وەکو پێشکەشکارەکان هەر بەجلی کوردیەوە بەرنامە بکەین لەبەرکردنی جلی کوردی چه هەستێک بە تۆ بەخشێ چەندە گرنگە مەستی شانازیە بە جلی خۆمان بە کللتوری خۆمان بە فەرەنگی خۆمانەوە یعنی
زیاتر بێ بە نەری لێ کچێکی کوردم هەرچەند جلی کوردیە پۆشم عزەتی نەفسم زیاترە بێت من خۆم کەسێکم هیوادارم وا فێرکرابێتم لە تربێتمەوە عزیزی نەفس بم بەس بە جلە کوردیەکەمەوە زۆر زیاتر ئەو عزەتی نەفسم زۆر شانازیم زیاترە بێ زۆر حەزەکە مەچمە هەچ شوێنێکەوە ئەگەر خەڵکی بیانی تریتیابێ بمناسن بۆی کە من کچێکی کوردم بە جلە کوردیەکانمەوە بە پۆشاکە کوردیەکانمەوە بۆی کە کورد چییە یعنی بەڕاستی حەز ناکەم لە بەری کە خۆم کوردم ئەو قسانە بکەم بەڵام من جوانترین نەتەوە لەسەر ئاستی زەوی یعنی هەتا ئیستا دایمە ئەڵێم لە ڕووی ڕەوشتەوە لە ڕووی عرفمانەوە لە ڕووی عاداتمانەوە لە ڕووی تەقالیدمانەوە کووردە زۆر نەتەوەیەکە ستەمیشی لێکراوە زۆر نەتەوەیەکە عزەتی نەفسی هەیە زۆر نەتەوەیەکە سەبری هەیە تەحملی هەیە بۆیە من شانازیەکەم هەموو دۆخ و حاڵەتێکە سپاس دەکەم هەر سەربەرز بی دکتۆر هەروە بەجلی کوردیەوە بەدبینی بە خێراتی سەر زۆر بەخێر بێ سەر